بەڵێ سۆلا بەم کاتت باش کەمێک پێش ئێستا ڕەوەندی تەمەن 35 ساڵ کەمڕۆ لە ڕووداوێکی هاتوچۆ لەگەڵ خێزانەکەی گیانیان لەدەستدا تەرمی ڕەوەند گەیشتەوە شاری هەولێر لە گۆڕستانی کەس نەزان بە خاک سپێردرا. دیارە لە ڕووداوەکەی ئەمڕۆ کە ڕەوەند لەگەڵ خێزانەکەی و دوو منداڵەکەی دوای ئەوەی کە لەلایەن دایکیەوە پەیوەندی پێوە دەکرێت کە ئەوان لە ڕانیان لە ماڵی خەزورانیان دەبن. دیارە دایکیان پێی دەڵێ کە کوڕەکەی دیکەیان کوڕێکی دیکەیان تەندروستی خراپە و بەڕەوەند دەڵێت کە زوو بگەڕێتەوە بۆ شاری هەولێر. ئەویش لە کاتی گەڕانەوەی لە نزیکی زۆر تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت کە خۆی و خێزانەکەی گیانیان لەدەستدا و هەروەها دوو منداڵەکەشی کە تەمەنیان 10 ساڵ و 8 ساڵن بریندارن لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێرن. دیارە ڕووداوەکە لە نێوان ئۆتۆمبیلێکی جۆری نیسان بووە لەگەڵ ئۆتۆمبیلێکی بار هەڵگرت کە لە شوێنی ڕووداوەکە ڕەوەند و خێزانەکەی کە خێزانەکەی دوو گیانیش بووە گیانیان لەدەستدا دوای ئەوەی تەرمی هەردووچیان ڕەوانەی پزیشکی دادی ڕانیەکرا. تەرمەکانیان ڕادستی کە سوکارەکانیان کرایەوە. خێزانی ڕەوەند لە چوار قوڕنا بە خاک سپێردرا لە نزیک ماڵی باوکی خۆی. هەروەها ڕەوەندیش تەرمەکەی هێنرایەوە شاری هەولێر کەمێک پێشێستا لە گۆڕستانی کەس نەزان بە خاک سپێردرا. من قسەم لەگەڵ ئامۆزایەکەی کرد سەبارەت بە دۆخی تەندروستی دوو منداڵەکەیان کە لە ئێستادا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێرن و باسی لەوە کرد کە تەندروستی هەردوو منداڵەکە باشە کە منداڵێکیان تەمەن 10 ساڵە و تا ڕادەیەک تەندروستی زۆر باشە کێشەیەکی ئەو تۆی نییە بەڵام منداڵ 8 ساڵەکە تۆزێک بەرکەوتنی هەبوو بەسەر و دەموچاوی شکاوە و لە ئێستادا پشکنین و سۆنەر و ئەو پێداویستە تەندروستیانە یاخود ئەو ڕێکارە تەندروستیانەی کە هەیە بۆیان جێبەجێ کردووە. لە ئێستادا ڕەوشی ئەویش جێگیرە بەڵام تا ئێستا هەردووچیان لە نەخۆشخانن. دیارە هۆکاری ڕووداوەکە تا ئێستا پۆلیسی هاتوچۆی سنوورەکە ڕوونکردنەوەی نەداوە خۆ ڕووداوەکە بەهۆی چی بووە کشێکەم تەرخەم بووە بەڵام لە ڕووداوەکە دوو کەس گیانیان لەدەستدا و دوو کەسی دیکەش بریندار بوون. بەڵێ